هەرچەند ڕێگامان ساخت بوو هەرچەند تەنیا و بێکەس بووین هیوامان لە دەست نەدا بۆ دنیای تاریک خۆر بووین ئێمە باڵمان بەستن و بەڕێوەچوونی چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها ڕووداوێکی سیاسی ئاسایی نەبوو لە کوردستان و ناوچەکەش چونکە یەکێتی لە دەی ڕابردوودا هەم لە ناوخۆدا تووشی چەند ئاستەنجێک بوو هەم لەسەر ئاستی کوردستان و عێراقیش تەحەدی گەورە ڕوبەڕووی یەکێتی کرایەوە یەکێتی و یەکێتیەکان کۆنگرەیان کردە وەڵام دەرەوەی هەموو ئەو تەحەدیانی لە بەردەم یەکێتیدا بوون یەکێتی لە ڕێگەی کۆنگرەی چوارەمەوە بە هەمان نەفەسی سەرەتای هەڵگیرساندنەوەی شۆڕشی نوێ بەیار و نەیاری وت ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێت با چواردەوریشمان پشکۆی ئاگر بێت ئێمەین لەم ڕێ پیرۆزەلا نادەین ئێمەین بۆ مردنیش ئامادەین مێژوو سەلماندی پێگە و سەنجیم حیزبە وەک چۆن حیزبی ڕۆژانی قۆناقە سەختەکانی خەباتی ڕزگاری بوو ئاوهاش یەکێتی حیزبی ئەمڕۆ و ئایندەی کوردستان و عێراقیشە بە بڕینی ئەم قۆناغەی تری خەباتیش کە بەستن و بەڕێوەچوونی چوارەمین کۆنگرە بوو ئەم حەقیقەتە واقیعیانە بۆ هەموو لایەک سەلمێنرایەوە زیمان بەرناگەین سەربەرزین و نانەبین خەونی مام لەبیر ناکەین تا سەرکەوتن نەسنەبین کۆنگرەی چوارەم وەک لە دروشمەکەی داهاتووە کە کۆنگرەی نێوبوونەوەیە بەو واتایی کە فۆرمێکی نوێ و بەرگێکی نوێ بە بەریەکێتیدا دەکرێتەوە و بەگیانێکی پەرۆشیەوە وەک پەرۆشی سەرەتاکانی دامەزراندن و خەباتی شاخ هەنگاوەکانی نوێکردنەوەی ئەنێت وەک چۆن ئەندام و هەوادارانی بە چاوی ئومێد و هیواوە لە پاش کۆنگرە دەڕوانن لایەنە سیاسەکان و هاوڵاتیانیش دانەوێت یەکێتی ڕۆژێک زووتر بێتەوە بە یەکێتەکەی جاران چونکە هەمویان دەزانن یەکێتیەکی بەهێز تاکە گرنگتیە بۆ کوردستانیی ئارام و سەقامگیر و ئاوەدان ئەم ئومێد و متمانەیەش ئەرکی یەکێتی و یەکێتەکان قورستر دەکات بەوەی لێبڕاوانەتر و یەکێتیانەتر دەست بە ڕێباز و استراتیژ و دوورنمای مامجلال بگرن و بیکەنە چلچرای هەنگاوەکانیان بۆ بەهێزترکردنەوەی یەکێتی بە ئامانجی هێنانەدی خەونی شەهیدان و زیندانیانی سیاسی خزمەتکردنی زیاتری کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان و کیمیاباران و تێکۆشەرە دێرینەکان دابینکردنی پێداویستەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕەخساندنی دەرفەتی زیاتر بۆ گەنجان و ژنان و کەسانی شارەزا و پسپۆڕ و بە ئەزمون تا کوردستانێک بنیاد بنین کە لە ئاستی چاوەڕوانی شەهیدان و بنەماڵەکانیان و تەواوی یەکێتیەکان و کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بێت.